سڵای خی گەورەتان لێبێ خۆشەویستان. پێمان خۆش بوو ئەم جاریان باسی بابەتێکی زانستی نەخۆشیەکانی گورچیلە بکەین، ئەویشیان جیرانی حەوزی گورچیلەیە. جیرانی حەوزی گورچیلە واتە تەسبوونەوەی ئەو ڕەبتەی لە نێوان حەوزی گورچیلە و بۆڕی حالب هەیە دەگیرێت. تەبان ئەم حاڵەتە حاڵەتێکی زگماکیە، واتە کاتێک مناڵەکە لە ناوسکی دایکێتی تووشی ئەو حاڵەتە ئەبێ و خۆشبەختانە ئێستا بەهۆی بەربڵاوی سۆنەرەوە ئەو حاڵەتانە کاتێک کە مناڵەکە لە ناوسکی دایکێتی بەهۆی کردنی سۆنەر پشکنی سۆنەر هەستی پێ ئەکرێ. بەڵام هەندێک حاڵەت هەیە لەوانەیە دایکی مناڵەکە سۆنەری بۆ خۆی ئەنجام نەدابێ، بۆیە لەوانەیە درەنگ تەشخیص بکرێ. طبعا لە هەموو هزار مناڵێک یەک مناڵ لەوان تووشی ئەو حاڵەتە ببێت و زیاتر لە کوڕان باوە تاوەکو کچان و زیاتر لە گورچیلەی لای ڕاست باوە تاوەکو گورچیلەی لای چەپ. ئەم حاڵەتە ئەکرێدا بچکەین بۆ سێ بەش، ئەو بەشەی کە دەرەجەکەی خەفیفە، ئەوەی کە مامناوەندە، ئەوەی کە جیرانەکەی زۆرە. طبعا خەفیفەکە تەنیا بە دواداچوونی دەبێت ئیلا ئەگەر تەنیا ئەگەر ئازاری هەبێ هەوکردنی هەبێ لەوانەیە پێویستی بە نەشتەرگەری بێت، بەڵام دەرەجە دوو دەرەجە سێیەکەی واتە مامناوەندی و زۆرەکەی دەبێ نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. طبعا چارەسەری تەنیا نەشتەرگەریە ئەگەر پێویست بکات. ئەگەر بێت و سەیری ئەم حاڵەتە بکەین ئێستا، ئەمە گورچیلەی چەپیەتی کە هیچ ئاوسانێکی نییە، غورفەکانی هەمووی باشە. ئەمەش گورچیلەی ڕاستە، تەبانەوە مناڵێکی 2 ساڵ و نیوە کوڕە و ئەمە لای ڕاستێتی ئەبین جیرانەکەی زۆرە بە شێوازێک کە ئەمە وەکو باڵۆنێکی لێ هاتووە حەوزی گورچیلەی و غورفەکانیشی هەمووی 3 دەرەجە ئاوساوە. طبعا ئەگەر زوو هەست پێ بکرابە ئێمە لە تەمەنی 2 مانگی ئەم نەشتەرگەریەمان ئەنجام ئەدا، بەڵام ئێستاش تەمەنی زۆر هەڵنەچووە بۆ سەرەوە، تەمەنی 2 ساڵ و نیوە ئینشاڵڵا نەشتەرگەری جوانکاری حەوزی گورچیلە لەم شوێنە دەبڕین و بۆڕی حالیبیش لەم شوێنە و دووبارە لێکی ئەدەینەوە وە سۆندەیەکی بۆ دائەنین و ئینشاڵڵا بە هیوای ئەوەی لە داهاتوودا ئەم گورچیلە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبێت و ئەوەندە ئاوسانێکە هەیە ئەوەندەی مەجای تێدایە بگەڕێتەوە باری ئاسایی خۆی. ئینشاڵڵا بە هاوکاری تیمی نەشتەرگەری میهرەبانی ئێستا هەڵەستین بە ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە. زۆر سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.